یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی تازە پێگەیشتوانی نایابی کوردستان کۆمەڵەی سێیەمی تایبەت بەیانەکانی شاری هەولێر بەڕێوە چوو سێ یاری ئەنجامدرا. تازە پێگەیشتوانی برایەتی لەسەر یاریگای خۆی میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. لە نیوەی یەکەم یاریەکە هەردوو تیپ کەمترین جار بە گۆڵ یەکتر دەگەیشتن. زۆربەی مەترسیەکان و لێدانەکان لە دەرەوەی ناوچەی سزا بوو، هەر بۆیە نیوەی یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دووەم یاریەکە هەر لە دەستپێکی یاریزانێکی پێشمەرگەی هەولێر بە کارتی سوورکرایە دەرەوە، بەڵام کەمی ڕێژەی یاریزانانی پێشمەرگە کاریگەری نەخستە سەر ئاستی تیپەکە. زۆربەی مەترسیەکانی هەردوو تیپ لە تۆپە جێگیریەکان بوو. لە ناوەڕاستی ئەم گێمە محەممەد شێروان بە لێدانێکی جوان توانی گۆڵی یەکەمی تازە پێگەشتوانی پێشمەرگەی هەولێر تۆمار بکات و یاریەکەشتا کۆتایی بەم ئەنجامە درێژەی کێشا و کۆتایی پێهات. ئێمە بەم سەرکەوتە 1985 خۆمان گەیشتە چارگۆشەی زێڕین یانەی برایەتی ژیانی و کەلەو یانانە کە زۆرمان دیکردین بەڕاستی ئێمە توانیمان ئەگەر هیچ چیز نەبی بەتوانی بە گۆلێکی بێبەران بینی دەرێت. سەرتا یاریەکە زۆر بەهێز بوو، هەردوو گولامان ئەوەمان هەبوو، هەزمەمان هەبوو، بەس ئیتر یاریە برنەوە دۆڕانی تێدایە لە سەرەتای شەوتی یەکەم لاعبێکیان دەرکرا، بەس نەماتوانی گۆل تۆمار بکەین. لەسەر یاریگای بنکەی وەرشی ئەنکاوە تازە پێگەیشتوانی جیهان میوانداری هەندرێنی کرد. گۆڵ تۆمارکردن دوا کەوت بۆ دوا خولەکەکانی نیوە یەکەم لە خولەکی 35 مەحموود سەدرەدین بە شێوازێکی جوان گۆڵ یەکەمی بۆ هەندرێن تۆمار کردو. دوای 6 خولەک عومەر سوار بە لێدانی سزا گۆڵی دووەمیشی زیاد کرد. لە نیوەی دووەم یاریەکەش دوای تێپەڕبوونی 8 خولەک سەفین محەممەد گۆڵی سێمی بۆ تازە پێگەشتوانی هەندرێن تۆمار کردو. دوای 4 خولەک لە هەڵەی بەرگری تازە پێگەشتوانی جیهان مەحموود سەدرەدین گۆڵی چوارەم و کۆتایی ئەنجامە گەورەکەی بۆ تازە پێگەشتوانی هەندرێن تۆمار کرد. پشتیوان بە خودای گەورە توانیمان دوو یاری سەرکەوتوو بین، بەڵام ئەو دوو منتەزڕەوای لە ئێمە کردکەوە سارد بینەوە لە دەوری لە یاریەکەمیش نەماتوانین سەرکەوتوین، بەڵام پشتیوان بە خوددا و وعدەکەمان دەبینە سەر واحدمان داوە سەرکەوتوو بین لە خولەکە و بە هیوای نازناوەکە. شکستەکانمان لەوەی دەگەڕێتەوە یاریزانەکانمان کەم ئەزمونن، بەڕاستی ترسیان بە قالبیەوە هەیە. ئێمەش بۆ خولە یەکەم جارمە بەشداری بکەین، بەڕاستی ئەو خولە بۆ ئێمە گرنگێکی خۆی هەیە، ئێمە تازە پێگەیشتوانی ئەو گەمانەکە ئەمە دەدۆڕێنین لەوانێ ئێمە دەرسەشکە لێوەگرین بۆ یاریشکە بۆ خولەشکە بتوانین بکەین. بەڕاستی ئەو تاکتیکێکە ڕاهێنەر بە ئێمەیدا و نەماتوانی جێبەجێ بکەین. لارێکی تر لە شارۆچکەی پیرمام تازە پێگەیشتوانی ئاڕات و هەولێر بە 2 گۆڵ یەکسان بوون. بەم شێوەیە هەولێر پێشەنجی لەدەستدا و بە 11 خاڵ هاتە خانەی دووەم و پێشمەرگەی هەولێریش بە 4 یاری 4 سەرکەوتن 12 خاڵ هاتە پێشەنگ. هەندرێنیش بە 6 خاڵ سەرکەوت بۆ پلەی سێیەم. بروسک و برایەتی خاوەنی 4 خاڵن لە پلەی چوارەم و پێنجەم. ئاڕەڕاتیش بە 3 خاڵ لە پلەی شەشەمە و زانکۆی جیهان و جیهانیش لە پلەکانی هەفتەم و هەشتەمدان. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.